لا دەمەوێت یەکسەر بەوە دەست پێ بکەم بزانم ڕێکخراوی ئەنگەشە چییە و تاوەکو ئێستا چ سوودێکی هەبووە چیتان کردووە لەو ڕێکخراوە. ڕێکخراوی ئەنگەشە ڕێکخراوێکی توێژینەوەیە بۆ نەخۆشیەکانی دڵ بە تایبەتی هەتاکو ئێستا زیاتر لە 33 توێژینەوەمان کردیا لە شاری هەولێر لە هەرێمی کوردستان وتانیتمان داتای نەخۆشی کورد بیهاوێنە سەر نەخشەی داتای جیهانی چونکە هەر وڵاتێک هەر شارێک داتای خۆیە نەخۆشەکانی من لە بەوەی تووشی جەڵتە دەبن نەخۆشەکانی من لە بەوەی تووشی زەختی دەبن توانیتمان ئەو داتایانە خڕکەینەوە و لە مجەلە عالەمیەکان کە بنسەر زانستیەکان نەشری بکەین و باسی خۆمان بکەین ئێمەش چۆن نەخۆش خۆمان چارەسەر دەکەین و ئەو فاکتەرانی کە تووشی کە مرۆڤەکان لێرە تووشی نەخۆشی دڵەکە لە وڵاتی مە چییە هەروەها توانیتمان زیاتر لە هەتا ئێستا قوتابیمانێ تەڵەبەی ماجستێر و دکتۆرا کە دێن بەحسییان هەیە ئەو تەڵەبانە کە دێن ئێمە وەکو خولی پەرەپێدانیان بۆ دەکەینەوە فێریان دەکەین چۆن بەحەز دەکرێت چۆن تۆژینەوە دەکرێت و تاکو بتوانن سبێنێ کە دکتۆرەکان خلاص کرد کە ماجستێرەکان خلاص کرد بتوان بە هەمان شێوە ئەو ستاندەرە جیهانی کە ئەمە پێمانە و پێریان دەکەین بتوانن بە قوتابیەکانی خۆیان ئەوە بکەن وەک ڕێکخراوەکە وەک هاریکارەکە بۆ کۆمەلگای خۆمان لەلایەنی زانستەوە لەلایەن توێژینەوە بتوانانی بەرەو پێش بچی و گەنجەکان بتوانن ئیسفادەکمان لێ بکەن و ئەو زانستی پێمانە بە شێوەیەکی ئاسان بیان دێنێ. بەڵێ زۆر باشە دکتۆر لە بەشێکین پرۆگرامدا باسمان لەوە کرد کە بەڕێستا ماوەیەکی زۆر لە ئەڵمانیا ژیاون و لەوێ کارتان کردووە دەمەوێت بزانم کاتێک ئێستا لە کوردستانی توانیتە چ گۆڕانکاریەک بکەی بەو سیستەمەی کە لەوێ هەیە لێرە توانیتانە چی بکەن؟ بەڵێ ئەکید هەر کەسێک لە کولتورێکی جیاواز لە وڵاتێکی پێشکەوتوتر ژیان بەسەر بە فێرە کۆمەڵێ شتی باش و کۆمەڵە نەریتی باش و کۆمەڵە شتی پێشکەوتو دەبی و کە دێتە وڵاتی خۆی ئەو کتابشکم هەیە بە ناوی یاداشنامەی پزیشکێک لە کوردستان و ئەڵمانیا باسی ئەو زەحمەتیم کردیا کە مرۆڤێک لە کوردستان دکتۆرێک لە کوردستان داوامی کردێ پاشان دەستە لە ئەڵمانیا داوام دەکەن لەگەر کولتوری وڵاتە و نەخۆ تەبیعەتی نەخۆش و سیستەمەکە و پزیشکان و پاشان کە لە ئەڵمانیا فێر دەبی و لە سەو کولتورەی ڕادێ پاشان دەگەڕێتەوە ناو کوردستان ئاسان نییە هەموو ئەو گۆڕانکاریانەی هەموو ئەو شتانێک کە لە وڵاتێکی پێشکەوتوتر هەیە بتوانین لێرە جێبەجێکەی بەڵام توانیتمان بە گوێرەی بەقەدەر ئیمکانێتی خۆمان بەقەدەر ڕێپێدانی کولتورەکە و هەروەها بەقەدەر تەقبولی نەخۆشەکان تەقبلواتە ئایا نەخۆشەکە چەند ئەوەی باسمان کرد کە مباشر بە نەخۆشەکەی بێ ئەو نەخۆشیێت هەیە دەبی ئەوانە چەند فاکتەرەکەن وەک پزیشکی ڕەچاوی بکەین ناتوانانی هەر شتێک لەوێ یەکسەر بینەوە کوردستان چۆن هەموو شتەکانی کوردستان لەوێ نابی شتەکانی وێن دەژ لێرە نابی بە شێوەیەکی گشتی شتێکی زۆر پۆزتیف تاسیرێکی زۆر پۆزتیف بووە لەسەر ڕێڕەوی پزیشکیمان لە کوردستان.